باس للتوحيد معرفية كين باس لو كين كشون تيوريجي إسلامي لا مسلمانان هي كعقيدة وعبادة الشريعات أبيتو بتيوريجي يكخواناسي أبي بديديجي فلسفي بو پێناسەکردنی ژیان و گەردوون و مرۆڤ وەزانینی خالق و مەخلوق پاشان چۆنە بێتەوە بە ئەو زەمینەی کە خەڵکیێکی لەسەر پەروەردە ئەبێتەوە. ئەم دەرسیان وەکو بیرخستنەوەی ئەمنی و دەرسانەی ڕابردووە کە باس لە خودی تیۆریەکە ئەەکەینەوە. باسمان لەوە کرد بە درێژایی ئەم دەرسانی ڕابردوو کە چۆن جیهانبینی ئیسلامی لەلایەنی عەقیدەت و عیبادەت و شەریعەتەوە چۆن ئەمە یەکخواناسی ئەبێ بەم شێوەیە لە دڵ و دەرونا بچەسپێ کەسایەتی لەسەر پەروەردە ببێ گروپی ئیسلامی لەسەر ئەساسی ئەمەوە دروست ببێ بۆی بتوانێت دوایی بەم عەقیدەیە ئەم جارە جەماعەتێک دروست بکات کە ئوممەتەکەیە بزافێک دروستکە لە کۆمەڵگەکەیە کە بانگەوازی خواییە گۆڕانکاری پێدێنێتە دی. وتمان هەر هەموو مسلمانان قەناعەتیان وایە کە دین هەموو لایەنەکانی باوەڕ و پەرستن و مامەڵە ئەگرێتەوە بریتە لە بیر و باوەڕ و خواپەرستی و یاسا و ڕێسادانان واتە عەقیدەت و عیبادەت و شەریعەت و لێکدابڕینی ئەم سێ ڕوکنەش لە یەکتر کارێکی نەشیا و ناممکنە. وتیشمان کە وەک چۆن مسلمانە بێ قەناعەتی وابێ کە خوای گەورە لە کردگارەتی و خاوەنێتیدا لە ژیاندن و مراندندا تاکو تەنهایە و هاوڵی نییە ناشێت لەوانەدا شەریکێکی بۆ بڕیار بدرێت و بوترێ فڵان کەسیش کاریگەری هەیە لەسەر گەردوون وەکو هەندێک لە سۆفیەکان یا شیعە ئەڵەن ئیمام کاریگەری لەسەر زەڕاتی گەردوون هەیە یان لە هەندێک لە سۆفیەکان ئەڵێن فڵان شێخ کاریگەری لەسەر بارانبارین هەیە یا فلان شێخی تر یا مەرقەدی تر کاریگەری لەسەر حەمل هەیە یان لەسەر ئەوە هەیە کە کۆرپەکە کوڕ بێ یا کچ ئەمانە چۆن ناشێ و نابێ و ناکرێ بۆ خوای پەروەردگار بڕیار بدرێ و خلافی ئەو تەوحید و یەکخواناسیەیە بە هەمان شێوەش لە پەرستنیشە هەر ئەو شایانی پەرستنە هەر خوای پەروەردگارە و کە نابێ و ناشێ و ناکرێ لەوانی شادی شەریکێکی بۆ بڕیار بدرێت جا ئایا و عیبادەتانە لەوانە بن کە بە دڵ و دەروونە کرێن وەکو خواناسی و ئومێد بەخوا بەستن و تەوەکل بەخوای گەورە یان بەوانەی بە زمانە کرێن وەکو شکرانە بژێری و زیکر و قورئان خوێندن یان بە هەڵس و کەوتە کرێن وەکو چەمانەوەی ڕکوع و سوژدە بۆ بردن و تەواف و قوربانیدان و یا بە پارە و سامانە کرێن وەکو پارە سەرفکردن و زەکات و خێر و خێرات دەرکردن کە ئەگەر بۆ غەیری خوای پەروەردگار بێ شرکە و ناشێت تێکەڵ بە خواپەرستی پاک بکرێت وەک چۆن ناشێت و نابێ لە کردگارەتی و خاوەنێتیە خوای گەورە شەریکی هەبێ وەک چۆن ناشێت لە خواپەرستیشە شەریک و هاوتا و هاوێنەی هەبێ بە هەمان شێوەش دیسان ناشێت و نابێت و ناکرێ لە یاسا و ڕێسا و حاکمەتیشە هیچ جۆرە شەریکێکی بۆ دیار بکرێت کەوا بوو نابێت کەس لەو سێ ڕوکنە دینەدا لە خواناسی لە خواپەرستن لە حاکمەتی و حاکمەتی خوای گەورە نابێت شەریکی خوای پەروەردگار بێ نابێت کەسیش ڕازی بە بۆی کەسێکیش ببێ بە شەریکی خوای پەروەردگار چ خۆی ببێ بە شەریکی ئەو لە خواناسی یان لە خواپەرستی یان لە حاکمەتی و دەسەڵاتدارێتی خوای گەورە ناشکرێ بە هەمان شێوە ئەو بڕیارانە لە هیچ یەکێ لەم مەیدانەدا لە هیچ جوزئیەتێکیانە بۆ هیچ کەسێکی غەیری خوای پەروەردگاری اینجا وەک چۆنە بەسەر ڕاستانە پابەند بین بە دینەکەوە لە باوەڕێکی ساغ و سەلیم و دوور لە خەڵتە و خاڵی شرک وەک چۆنە بەسەر ڕاستانە پابەند بین بە دینەکەوە لە نوێژ و ڕۆژ و پەرستنەکانی ترا وەک چۆن لەم دوو مەیدانەدا قەناعەتمان وایە کە بە پێی تعلیماتی خوایی باوەڕمان هێناوە ئەی پەرستین ئەبێ ئاوا سەر ڕاستانەش پابەند بین بە هەر هەموو یاسا و ڕێساکانی شەریعەتی ئیسلام اینجا وەک چۆن وتومانە کە ئەبێ سەر ڕاستانە پابەند بین بە ئەحکامەکانی مارەی و تەلاق و میرات و نەفەقە و
ماڵی هەتی و حرام و حەڵاڵی بازار و خۆراک و ئەم جۆرە شتانەوە ئەبێ هەر ئاواش سەر ڕاستانە پابند بین بە هەموو ئەحکامەکانی تری شەریعەتی ئیسلامەوە دەربارەی سیاسەت و ئابووری و جەنگ و ئاشتی و ئەم جۆرە شتانەی تر.